خۆشەویستان لە تەوری تەندروستی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامە و دیارە بۆ ئەمڕۆ بابەتێکی زیاتر پەیوەست بە خارمانمان دەستنیشان کردووە کە تەواوی بابەتەکە نەک زیاتر پەیوەستە بە خانمانەوە ئەویش ئەشیعەی ڕەحم یاخود بە کوردیەکەی تیشکی منداڵدانە. ئەم تیشکە چییە؟ خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بۆ چ جۆرە یاخود چ جۆرە نەخۆشیەکە یاخود بۆ چ جۆرە نەخۆشیەک و بۆ چ جۆرە خانمانێک ئەم تیشکە ئەنجام نادرێت؟ ئەم تیشکە هیچ مەترسیەکی هەیە؟ لە جۆری ئەو دەرمانەی دەزانین لە کاتی تیشک گرتندا پێویستیمان بە جۆرە دەرمانێکی دیاریکراوەیە کە پزیشکیە بۆ ئەنجامدانی تیشکەکە بزانین لەم جۆرە تیشکەیە لەم جۆرە دەرمانە بەکاردێنرێ مەترسی ئەو دەرمانە هەیە بۆ سەر خانمان. ئەگەر خانمێک بەخواستی خۆی بيوێت ئەم تیشکە ئەنجام بدات مرجەکانی خۆی لە چیدا دەبینێتەوە. دواتر پرسیاری دیکە لە دکتۆرەکەم دەکەم کە سەبارەت بە گیرانی بۆری فالوو بوو، چۆنێتی چارەسەرکردنی و هەروەها دیارترین نەخۆشیەکان کە ڕوبەڕووی بۆری فالوو دەبێتەوە. باسی نازۆرش لەگەڵ دکتۆرەکە یەکێکە لە پزیشکە پسپۆڕ و تایبەتەکان لەم بوارەدا کاویش دکتۆرە دلۆڤان محەممەدە پسپۆری نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون و نزۆکی و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی باش کوردستان میانمانە. دکتۆرە بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. بەیانی باش گوڵم، سپاس دەکەم. دکتۆرە دەمەوێت بزانم کە تیشکی منداڵدان چییە؟ ئەم تیشکە جیاوازی چییە لەگەڵ جۆرەکانی دیکەی تیشک؟ بەڵێ تیشکی مناڵان کە بەعام ناسراو بە ئەشیعەی مناڵان بۆ ئەو ئافرەتانە کرێت کە تەسەووری ئەوەی لێ ئەکرێ بۆری فالوو بیان گیرابێ. کێن ئەوانەی کە تەسەووریان لێ ئەکرێ بۆ نمونە زیاد لە ساڵێکە هیچ سەبەبێک نییە بۆ مناڵ نەبوون، خۆی و پیاوەکەی هیچ کێشەیەکیان نییە، بە سەیرەکەی نابێت، لەبەرەوە تەسەوور ئەەکەی کە بۆریەکانی فالووبی گیرابێت. یاخود ئەگەر مناڵبوونێکی خارج ڕەحمی هەبێ لە ناو بۆریەکە لایەک ئەگەر تەقیبێ یان لابرابێ ئەڵێ نەوەکو لاکەی تریش تووشی کێشە بوو بێ، ئەشیعەکەی بۆ ئەنێری بزانی ئایا ئەم بۆریانە ئیش ئەکەن یا ئیش ناکەن. ئەشیعەکە خۆی ئەبێ ئافرەتەکە لە دوای سوڕی مانگانە ڕێک کە پاک ئەبێتەوە پیاو نەهات بێ بەلایە ئەینێرین بۆ سنتەری تایبەت بۆ ئەشیعەیە کە تایە دەرمانێک ئەکرێتە ناوگیانی ئافرەتەکەەوە پێڵین ڕادیێتین مەتیریال. ئەو دەرمانە ئەچێتە ناو ڕەحم و ناو بۆریەکانی فالوو. اینجا لەسەر سکەوە ئەشیعەیەک ئەگرین بزانین دەرمانەکە تێپەڕیوە بە بۆریەکانە یان تێنەپەڕیوە، ئایا هاتوۆتە دەرەوە یان نەهاتووە. مەترسی و دەرمانە نییە دکتۆر؟ دەرمانەکە خۆی مەترسی نییە، بەس عادەتەن ئەو مانگی کە و ئەشیعەیە ئەگرین پێمان باشترە و ئافرەتە سک دروست نەکات، چکە تۆ ئەشیعەیەکە گیراوە باشترە مانگی دوای ئەو مەنا پشکێنێ و هەوڵبا مناڵ دروست بکات. باشە دکتۆرە دەمەوێت بزانم لە چ کاتێکە هەنابن بۆی کە ئەشیعەیەک یاخود تیشکێکی لەم جۆرە بۆ منداڵدانی خانمان خۆی بە شێوەیەکی گشتی بۆ ئەوانە ئەیکن کە کێشەی نەزۆکیان هەیە. ئەگینا پێویست ناکە هەرچ ئافرەتێک هات و بڵێ پێویستم بە ئەشیعەیەکە تۆ بۆی بگری تا خۆت نەزانی علمیەن پێویستە نایگرین بۆ هیچ ئافرەتێ. هەروەکو بە جەنابتان نموت ئەوانەی کە کێشەی نەزۆکیان هەیە زیاد لە ساڵێکە سیر ئەەکەی هێلکەی باشە، هۆرمۆناتی باشە، پیاوی باشە، هێلکەدا ئابەزێ و مناڵ دروست نابێت، ئەڵی احتیمالە کێشەیەگە بێ لە گەیاندنی تۆ بۆ هێلکەکە لەبەرۆڵی باشترە و ئەشیعەیە بگرن. یاخود ئەگەر حملێکی خارج ڕەحمی هەبوو بێ یان ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کیسێکی بۆ لابرابێ یان گرێک لابرابێ عملیاتێکی ناو سک کرابێ ئەڵین احتیمالە بۆریەکان تۆزێ زەبری پێگەیشت بێ با چێکێکی بکەین. باشە دکتۆرە دەمێت لەسەر ئەم وێنەیە زانیاریمان پێ بدەی. ئەم وێنەی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ چۆنیتی بەکارهێنانی ئەو دەرمانی کە وەکو تیشکی منداڵدان بەکاری دەهێنن چۆنە لە بوێنەکە ئەگەر بۆ باشی بکەیتەوە؟ زۆر باش، خۆی ئەمە شتێکی باش بوو داتان ناچکە بەڕاستی تا ئێسێمە زۆر جار ئافرەتیە لامان ئەڵێ کیسی ڕەحمم هەیە، فەرقی بینی ڕەحم و هێلکەیان نازانێت چییە. ئەم وێنەی کە دانراوە وێنێکی زۆر باشە، ئەمە ڕەحمی ئافرەتە کە مناڵ وەرئەگرێ و مناڵتیایە گەشە ئەکات. ئەم ڕەحمە بەم بۆریە باریکەوە ئەڕوات ئەگاتە لای هێلکەیانەکان. هێلکەیانەکان ماگانە کە هێلکە دروست ئەکەن ئەچێتە ناو بۆریەکە، لە ناو بۆریەکە چاوەڕێ ئەکات پیاو هاتبێ بەلایە و تۆ گەیشت بێتە بۆریەکە لەوێ پیتانن بێ. لێرە ئیشی بۆریەکە ئەکاتە ئەوەی کە یەک تۆکە بگەێنێ بە هێلکەکە، دوو ئەو هێلکێ ئەگەر بپیتێنرێ لە ناو ئەو بۆریە خۆراکێک ئەبێت ئەیاتێ هەتا گەشە ئەکات. مەجموعەیە چۆن ئەڵێ ئیفرازاتی بۆریەکەیە اینجا لە بۆریەکە تێ ئەپەڕێ و یێتە ناو ڕەحمەوە و لە ڕەحمە ئەنووسێ و
اینجا مناڵ دروست ئەبێ ئەوەی هەنێ جار کە خارج ڕەحم ئەبێ مناڵەکە ناگەڕێتەوە ناو ڕەحم لە ناو بۆریەکە ئەمێنێتەوە ئەبێت ئەوەی کێشە بۆ بۆریەکە دروست ئەبێ و ئەبێتە تەقانی بۆریەکە و ئێوەش لەم حاڵەتەیە کە تیشکی منداڵدانەکەن دوای ئەوە بڵین ئەگەر ئەو بۆریە زەبری پێگەیشت بۆریەکە لابرا یاخود هەر لا نەبرا پووکایەوە حملەکە دوای یەک دوو مانگێک ئەڵین با ئەشعەیەکت بۆ بگیرێ بزانین بۆریەکە ئیش ئەکات یاخود لاکەی تری زەبری پێگەیشتوە یان پێی نەگەیشتوە. دکتۆرە دەمەوێت بەر لەوەی کە پرسیارە لێ بکەم لەسەر نەخۆشی جیاوازەکانی گیرانی بۆری فالوب دەمەوێت بزانم یاخود بۆ بینەرانی ڕوونکەیتەوە کە بۆری فالوب چییە؟ ئەرکیشی چییە؟ بەڵێ بۆری فالوب بەشێکە لە کۆئەندامی زاوزەی ئافرەت درێژەکەی لە بینی 8 بۆ 14 سانتیمە ئیتر بەپێی جسمی ئەو شخصە ئیشەکەی طبعاً خۆی لە سوچی ڕەحمەوە درێژ ئەبێتەوە ئەڕوات دەمەکەی وەکو چنگێکە بۆ سەر هێلکەیان بۆی ماگانە کە هێلکە دائەبەزێ بۆ چنگانە ئەچێتە ناو بۆریەکە ئیشەکەی وەکو بە جەناب تموت یەک گەیاندنی هێلکە بە تۆوە دوو ئەگەر بپیتێنرێ لە ناو بۆریەکە کەمێک خواردنی ئەیاتێ چکە ماوەی تقریبان 5-6 ڕۆژ لە ناو ئەو بۆریە ئەمێنێتە ئەو هێلکە پیتێنراوە تا بە مەراحلی گەشە ئەڕوا و ئەبێ بە کۆرپەیەک ئینجایەت و ئەنووسێ بە ڕەحمە یعنی ئیشەکەمان گەیاندنی تۆ بە هێلکە و هەروەها خواردن بۆ کۆرپەکە تا گەشە بکە. باشە دکتۆرە ڕەنگە ئەمە پرسیارێکی سەرەکی بێت لە لای زۆربەی خانمان کە بۆچی بۆری فالوب بگیرێ هۆکاری چییە؟ بەڵێ گیرانی بۆلی فالوب یەکەم سەبەب کە هەمانە زگماکی پێ ئەڵین لەوانەیە ئەم بۆریە هەر بە زگماک خۆی ئێمە کە ئەڵین بۆری ئەبێ ناوەکەی کون بێ لەوانەیە بە زگماک ناوەکەی کون نەبوو بێ یعنی ئەمە جوەکو هەموو نەخۆشیێکی زگماکی معڕەزە بۆ ئەوەی توش بێت لەوانەیە تووشی عملیاتێکی ناوسک بێ هەنێ جار بەڕی خۆڵەکیۆرەیەک هەنێ جار بەلابردننی کیسێک بەلابردننی گرەیەک ئەم بۆرێ تووشی کێشە ئەبێ هەنێ جار کە حملی خارج ڕەحم ڕۆئەت خۆی ئەتەقەیان ئەنووسێ بەیەکە زۆر جار گرەیەک یان کیسێکە لە هێلکەیان یان ڕەحما بێت زەختە خاتە سەر بۆریەکە و ئەبێ بە گیرانی بۆریەکە سەبەبێکی زۆر باویشمانەیە کە ئیلتیهابی پێ ئەڵێن ئافرەتێک کە ئیلتیهابی زۆر بێت زۆر جار ئەم ئیلتیهابە ئەگەڕێتە ناو بۆریەکان و ئەبێ بە گیرانی بۆریەکان بۆمان. باشە دکتۆرە تەمەن هیچ کاریگریکەیە لەسەر گیرانی ئەم بۆریە؟ نەخێر واتە بەپی تەمەن دەستنیشانی نانا بەپی تەمەن دەوەرنابێت. زۆر باشە دکتۆرە کاتە ئەنجا بابێنە سەر چوونەتی چارەسەرکردن و دەستنیشانکردنی نەخۆشیەکە گەر خانمێک خۆی گیرانی بۆری فالوبیە بە هیچ نیشانێکی پێشوەختە دەرەکەوێت لە ڕووی جستەیەوە بێت یاخود زۆر جار گۆڕانکاریەکان یاخود ئەو نەخۆشانی کە تایبەتە بە خانمان لە ڕووی دەرونیشەوە کاریگەری هەیە نەخۆشیەکان دیارتر نیشانەکانی چییە بۆ گیرانی خۆی ئەگەر بۆریەکە گیرانێکی ئاسایی بێ بڵین نەبوو بێ بە ئیلتیهاب و جەراعەتیا هیچ ئەحساسێک نییە لە ئافرەتەکە لەوانەیە هەر کاتێک ڕومانتیەکە کە بڵێ مناڵم نابێت بەس هەنێ جار کە بۆریەکە ئەیگیرێ ئیلتیهاب و جەراعەتێکی تیا کۆ ئەبێتەوە ئازار دروست ئەکا لە ئافرەتەکە لەوانەیە ئەو بۆ نەزۆکی ڕومانتێنەکە بۆ ئەو ئازارە ڕومانتێ بکە ئیتر لەوانەیە بە متابعی بە سۆنەر بە ئەشعا بە ئەشعەی تەنووری اینجا بۆمان دەرەکەوێت کە بۆریەکە گیرا و پڕە لە جەراعەت و ئیلتیهاب ئازار دروستەکە گینا بە شێوەیەکی گشتی گیرانی بۆری ئازار دروست ناکات. باشە دکتۆرە چۆن چارەسەری گیرانی بۆری فالوب بکەن؟ بەڵێ خۆی بەڕاستی بۆری فالوب کە ئەگیرێ چارەکەی زۆر قورسە یعنی چونکە خۆی بۆریەکی زۆر باریکە لە ناوە سیلیای هەیە چۆن ئەڵەی پەنجە ئیشی هەیە ئەمانە تا ئێستا عملیاتەکانی مایکرۆسکۆبیە بەڕاستی هەنێ جار کە ئەڵێن بۆریەکەی گیراوە لەوانەیە بتوانین لە ڕێی نازۆڕەوە بتوانین بەری بین بەس ئەمە شتێک نییە بتوانین لە سایاسە بێ بەڵام شتێکی دڵخۆشکەر هەیە تۆ ئەگەر بۆریەکیش گیرا بێت بۆریەکی ترمان هەیە یعنی ئەگەر یەک بۆریش ئیش کات ئەو ئافرەتە کێشەی مناڵبوونی بۆ دروست نابێت لەبەرەوە گیرانی بۆری ئەگەر هەردوولانە بێت کێشەیەکی زۆر گەورە نیە لە ئافرەتە. باشە دکتۆرە ئاماژت بەوە کرد کە گیرانی بۆری فالوب کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ژنان یاخود خانمان منداڵیان نەبێت دروستە؟ بەڵێ. گرفتەکانی دیکەی چییە؟
تەنها ئەو گرفتی هەیە یعنی ئەگەر بگیرێت تەنها کێشەمان ئەوەیە کە مناڵ دروست نابێ باش ئەگەر ئیلتیهاب بکە جەراعەتیای کۆ بێتەوە ئازارێکی زۆری بۆ دروست ئەکا و بەوەیە ئازارەکە کێشەی هەیە باشە دکتۆرە باسی نازۆرت کرد کە یەکێکە لە ڕێگاکانی چارەسەریکردن ئەم نازۆرە چییە جیاوازی چییە لەگەڵ گەرمۆزۆر بەکاربێنێ بۆ نەخۆشیێکی دیکە بەڵێ نازۆری ئافرەتان سێکون ئەکرێتە سەر سک بە کامێرەیەک سەیری ناوسک ئەکرێت بزانی هۆکاری جیرانەکە چییە ئایا ئیلتیهابە ئایا زگماکە ئایا نەخۆشیەکێک کە پێڵێن بەتانە مهاجرە ئەمە زۆر جار ئەبێتە ئەوەی بۆریەکانمان بگیرێ گرەیە کیسە پێکەوەلکانە هەنێکی لە کاتی نازۆرەکە عیلاجمان بۆ ئەکرێ طبعا نازۆرەکە فەرقی لەگەڵ ئەشیعەکە بڵین ئەشیعەکە بەس پێت ئەڵێ جیران هەیە ناتوانێت بۆ تەحدید کا سەبەبی جیرانەکە بەس نازۆرەکە بۆ تەحدید ئەکا سەبەبی جیرانەکە چییە ئایا عیلاجمان هەیە یان نیمانە زۆر جار پێکەوەلکانێکە توای لە کاتی نازۆرەکە جیایکەیتەوە بۆریەکانمان ئیشکە هەنێ جار سیر ئەەکەی گرەیەک لە سوچێکی ڕەحمایە و زەختی کردووە لە بۆریەکە ئەوەش ئەتوانی عیلاجکەی کیسێکە ئەتوانی عیلاجیکەی نەخۆشی بەتانە مهاجرێ ڕاستە لەوانەیە لەو کاتە نەتوانی بزەبەت عیلاجیکەی بەس دوای کە عیلاجی بەتانە مهاجرەکەی ئەتوانی عیلاجی کێشەکەی بۆ بکەیت باشە دکتۆرە ئیتر کە چارەسەری بۆ کرا خەرمان ئەتوانن منداڵیان بێت ئینشاءالله گرفتی منداڵ نەبوونیان نامێنێ بەتەکید باشە باز لە کلسی بۆری فالو بکەین ئەم کلسە چیە هۆکاری دروستبوونی کلس چییە؟ خۆی شتێک نییە بە ناوی کلسی بۆری فالو خۆی کلسی هێلکەیان هەیە ئەوەش ناوە علمیەکەی کلس نییە لێرە لە تەرجمەکە کراوە بە کلس خۆی ئمە پێڵن پۆلیسیستیک ئۆڤەر یعنی هێلکەیانەکە لە جیاتی لە مانگێکە یەک دوو هێلکەی باش دروست کات مەجموعەی هێلکەی زۆر کە پێی ئەڵێن زۆر و بۆر ئەمە وا ئەکات کە سەیری هێلکەیان ئەەکەی سپیە لەبەرەوە هەنێ دکتۆر کە بۆ شەرحەکە و هێلکەی باش دروست نابێ هەنێ دکتۆر کە بۆ شەرحەکە ئەڵێ کیسی سەر هێلکەیانە دەیان ئەڵێ کیسی وردت هەیە یاخود ئەڵێ کلسد هەیە لەسەر هێلکەیانەکان ئەمە خۆی نەخۆشی پۆلیسیستیکە کیسی ورد واتە هێلکەیانەکەی زەعیفە باشە دکتۆرە سەبارەت بە قەڵەوی چی ئەو خانمانی کە قەڵەون ئەم گرفتیان بۆ دروستە بێ بەڵێ خۆی قەڵەویەکە ڕەبتی نییە بە بۆری فالو بۆ بەس ڕەبتی هەیە بە ئەم تەکەیوسەوە سیر ئەەکەی سێرکڵێکە ئەوەی تەکەیوسەکەی هەیە قەڵەو دەرەچێت ئەوەی قەڵەوە تەکەیوسەکەی زیاکە یعنی ئێمە کە ئافرەتێک گێ بۆ لامان قەڵەوە تەکەیوسەکەی یەکەم شت پێڵن هەوڵ بە خۆت دابەزێنە دابەزانەکە نیوەی عیلاجە بۆ ئێمە اینجا لە دوای ئەو بە پێی چێکی هۆرمۆناتی عیلاجەکانی عینی بۆی هۆرمۆنەکە ڕێک بێتەوە و ئینشاءڵڵا کێشەکەی نەبێت باشە دکتۆرە سەبارەت بە شێوەی منداڵدان ڕەنگە هەندێک خانم هەبێ شێوی منداڵدانیان جیاوازی هەبێت ئەمە هیچ جیاوازیەک دروست دەکات لەسەر بۆری فالو بوو گرفتەکانی و جۆرە جیاوازەکانی بە نەخۆشی نەخێر ڕەحم علاقەی نییە بە بۆریەکەوە خۆی ڕەحم بە شێوەیەکی گشتی وەکو ڕسمەکە ئەبینرێت شێوەی هەرمەیی هەیە بەس هەنێک کەس هەیە شێوەکە تۆزێ دڵیە لە بەشی سەرەوەی تۆزی قوپانێکی ئەوەش هەر بە شتێکی طەبیعیدا ئەندرێ هەنێکمان هەیە دیوار بوو یعنی شێوە دڵیەکە زۆر قوڵتر ئەڕوات ئەبێ وەکو دیوارێکی لێ هەنێک ئەبێ بە دەبڵ ئەبێ وەکو دوو ڕەحمی لێیە ئەمانە هەنێکیان کێشە دروست ئەەکەن هەنێکیشان نابێ بۆنە مشکیلە بەس هیچی ڕەبتی نییە بە بۆری فالو بۆ باشە دکتۆر کێشەکان چیە و کێشانی کە باسی دەکەین قەزت لە شکلی ڕەحمەکە بەڵێ شکلی ڕەحمەکە ئەگەر کێشەکە بڵین دیوارەکانمان قوڵ بێ هەنێ جار ئەبێتە لە بارچوون لەسەر یەک سیرەکەی پێشەش لە بارچوونی هەیە ناگاتە تەمەنێک کە بتوانێت مناڵەکە پێ بگا دیوارەکە مەجای گەشەی مناڵەکە نایە زوو لەباری ئەبە یاخود ئەمە کە پێڵی مناڵی پێشوەختە یان ئەگەر لە 3 ساڵ تێپەڕی و هیچ کێشەیەک نەبێ بۆ نەزۆکی ئەم دیوارە ئێمە حسابی بۆکەین کە سەبەبێکە بۆ نەزۆکی و عیلاجەکەشی ئینشاءڵڵا ئاسانە بێ هەر لە ڕێی نازوڕی ناوگیانەوە دیوارەکە لە باشە دکتۆرە یعنی نەبێتە بابەتێکی وەکو ڕێکلام باسی ناکەم بەس هەندەی من فیدباکم وەرگرتوێتەوە کە ئەو نەخۆشانی هاتوون بۆ لای تۆ وەکو فیدباک وەرم گرتبێتەوە کە ڕازی بوون لە کارەکانی جەنابەت دەمەوێت بزانم هۆکارەکانی ئامادەبوونی تۆ دەرفەتەزانم کە باسە لە کیسی هێلکەدان و منداڵدان کرد هەرێکیان هۆکارەکانیان بۆچی دەگەڕێتەوە خۆی کێشەکەمان ئەوەیە هەتاوکو ئێستا بزەبت هۆکاری نەخۆشیەکان نازانرێت تا بڵیت عیلاجیکەین ئەو هۆکارانی کە زانراون هەوڵ ئین ئەوانە چاکەین یەکێک لەوانەی بە جەنابتم وت وەزن
زۆر تەسیری بۆ ئێمە هەیە پێیان ئەڵێن وەزندا بگرە خواردنی سەحی بەڕاستی دکتۆرە هەشەکە کێشی زۆر نییە گرفتێشی بەڵێ بەڵێ ئەوە ئیتر دانەدانە سەبەبەکانی شەڵا باسەکەین ئێمە کێشەی ئەساسیەکان کە سیرەکەین زوربەی قەڵەوەکان کە ئەو کێشیان هەیە هەوڵی دابەزینی کێشیان پێین هەمانە خواردنەکانیان سەحی نییە ئەوانەی کە زۆر شەکر و شیرینی و شتی چەوری و سوورە و کرا و خواردنی حازری زۆر سیرەکەیت جبس و پسکیت و مەشروباتی غازی ئەم شتانە زۆر ئەخۆن ئەمانە هەمووی لە ناو جسمە ئەبێ بە چەوری ئەگۆڕێ بۆ هۆرمۆنی تێستۆستیرۆن کە هۆرمۆنی پیاوە هەمووی ئەبێ بە کیس و بە کلس لەسەر لەشیان هەنێگەیە سەبەبی کیسەکان ئەگەڕێتەوە بە خەلەلی هۆرمۆن خەلەلێکی هۆرمۆنی هەیە ئیتر ئایا ئەزانین خەلەلەکە چییە یعنی سەبەبەکەی چی ئەم هۆرمۆنە تێک چووە یان نایزانین سیرەکەی کیسی بۆ دروست ئەبێت عائیلی دەوری هەیە بەڕاستی کە پێی ئەڵێن وراثە زۆربەی ئەوانەی کێنە لامان کە کیسیانە لیان ئەپرسین سێرەکەی خوشکێکی دایکی پووری یەکێکی هەرکلسی هەبوو یان کیسی هەبوو وەکو خۆی ئەمانەی تر ئەبێ ورد تۆ بگەڕی بزانی سەبەبەکە لەم نەخۆشایە چییە قەڵەوی بێ زەعیفەکەیت خواردنی خراپ زۆر بخوان نەسیحەتی ئەەکەی ژیانی بگۆڕێ نەسیحەتەکەی ڕاضە بکە ئەو زۆر خواردنەوەیکێکە لە هۆکارە زۆر باشەکان کە قەت ناهڵی هۆرمۆناتی لەش نە ئەوەنە کۆب بێتەوە نە ئەوەنە تێکچێ نە ئەوەنە وەزنە زیاکەم ئیتر هەر نەخۆشی بەپێی حاڵەتەکەی علاجەکەمان جیاوازە باشە دکتۆرم کیسانە ڕێگریە کات لە منداڵ بوون لە سەیە پەنجای بوونی کیس ڕێگرە بۆ منەوە باشە زۆر خانم هەیە کیسی هەیە دکتۆر پێڵێتکە پێویستە منداڵی بێت بۆەوەی کیسەکە لەگەڵەویدا جۆرە چارەسەرێکی بۆ بکەن بۆچی منداڵ دەبێتە چارەسەری ئەم کیسانە یاخود ئێوە دەتوان لەم کاتانەیە چارەسەریان بۆ بکەن خۆی بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە کێشەی کیسیان هەیە هۆرمۆناتیشیان تێکچۆ لەگەڵیا بەمە مناڵبوونیان تۆزێک ناڕەحەتترە بێ لەبەرەوە نەسیحەتی ئەەکەین ئەڵێن هەنی عیلاجێت تۆ کە ئەیەی بۆ دروستبوونی مناڵ ئاسانتر ئێمە ئیشمان بۆ ئەکا بۆ لابردنی کیسەکە لەبەر نەسیحەت یان سیرەکەیت خەریکە ئەگاتە تەمەنێک و کیسی هەیە و مناڵی ناوێ ئەڵی باشترە مناڵێک دروستکەی بە تایبەتی ئەوانەی کە تەکەویستیان هەیە دائیمەن نەسیحەتیان ئەەکەین هەتا باشن مناڵەکانیان یعنی چۆن ئەڵێ ژیانی عیلیان عەدەدی عیلەکەیان زوو دروستکەن چکە زۆر جار تەکەویستی هێلکان ئەبێتە ڕێگرێکی گەورە بۆ ئێمە باشە دکتۆرە و کیسانە مەترسی ئەو هەیە لە داهاتوودا ببێتە هۆکارێک بۆ شێرپەنجەی منداڵدان نسبەتێکی زۆر نییە هەنێ لە جۆری کیسەکان بۆ نمونە کیسی چەوریمان هەیە کیسی بەتانی مهاجرەمان هەیە کیسی سمپڵ ئاعتیادیمان هەیە زوربەی زۆری ناڵێن کێشەیە هەنێکی پێویستی بە عیلاجەکە ئەگاتە حەجمێکی محەدەد زۆر گەورەتر ئەبێت لە پڕێکا گەورە ببێ یاخود سیرەکەی لە هەردوو لا کیسەکانی هەیە ئەمانە ترسێکمانەیەات یعنی شەرنی ئەوەی کیسێ بڵێن ئاتۆ مستەقبەلەن تووشی نەخۆشی خراپ ئەبی بەس بەپێی قیاسی کیسەکە بەپێی جۆرەکەی بەپێی عەدەدەکەی بەپێی لە پڕێکا گەورەبوونی هەنێکی ترسمان ئاەتێک کە بگۆڕێ بۆ شتی خراپ باشە دکتۆری نیشانەی دروستبوونی کیس چییە چونکە زۆرێک لە خانمان تا کاتی هاوسەرگیری نازانن کە کیسیان هەیە کە دەچن بۆ لای پزیشکی پسپۆڕپیان دەوتێ ئەو کاتە دەکەون ئەمرێ واقعەوەکە کیسیان هەیە دیارترین نیشانەکان چییە؟ دیارترین نیشانەکانی تێکچوونی سوڕی ماگانەیانە بە سیرەکەی یان زووزوویەت یان دڕەنگەکەی بە شێوەیەکی گشتیش درەنگتر ئەبێت خۆی سوڕی ئەتیادی لە بینی 28 تا 35 ڕۆژە یعنی ئەتیادیە لەو مدەیە ئەگەر تەخیر بێ ئەگەر پێشکەوێ بەس کە لەوە زیاتر تەخیرە بێ هەستەکەی احتیمالی بوونی کیسی هەیە ئەوانەی کە مو لە دەم و چاویان زیاد ئەکات سیرەکەی مو لە ژێر چەناگەیان لە دەوری سنگیان لەبەر ورگیان ئەمانە مو زیاد ئەکا عەلامەتی بوونی کیس و تێکچوونی هۆرمۆناتە هەندێکیان بە قژوەری نییە بۆلات هەندێک هەر بە قەڵەویە بۆلات ئەڵێ هیچی وا ناخۆم و سیرەکەم هەر قەڵەو ئەبم کە بۆی ئەنێری سیرەکەی کیسیە سیرەکەی هۆرمۆناتی تێکچووە هەندێک بۆ نەزۆکیەت بۆ لامان و کەمێکیش بۆ ئازاریەت ئەڵێ ئازارم هەیە کە ئەینێری سیرەکەی کیسی هەیە باشە ئازارەکە لە کوێتی دکتۆر بە شێوەیەکی گشتی لە بەشی خوارەوەی سکی کە ئێمە پێڵین لەبەر موسەڵانێتی لەوێ هەستەکە لێکێ لە سوچەکان ئازاری هەیە ئیتر ئازارەکە لەوانەیە لەگەڵ سوڕی ماگانە ئازاری زۆر بێ لەوانەیە لە ناوەڕاستی سوڕی ماگانە ئازاری هەبێت لەوانەیە لەگەڵ تەقینی کیسەکە ئازاری زۆر بێت
باشە دەشێت کە بە کۆی گشتی و نیشانانی کە جنابە باسی کرد هەموو نیشانەکانی تێدا نەبێت تەنها چەند نیشانێکی دیاریکرا شەرنیەتی بێ و هەنێکیشمانی ئەسڵان بێ نیشانەیە هەریەت بۆ ئەوەی بزانێت بۆ مناڵی نابێت یان بۆ نمونە بۆ ناڕەحەتی میزێگێت کە ئێمە هەر سۆنەرێک ئەنێرین سیرەکەین ئەم خۆی بۆ شتێک هاتووە لەم لاوە شتێکی کەشمان هەیە یعنی جاری واشە بە سوتفە دەرەکەیە کە کیسی هەیە. باشە دکتۆرە پشکینە جیاوازەکان کە دەکرێت بۆ خانمانگەر ئەو خانمانی هاوسەرگیریان نەکردووە پشکنینی جۆرا و جۆریان بۆن بکرێت بۆ نمونە بۆ کیسی هێلکەدان بۆ کیسی منداڵدان ئەمانە ئاساییە خانمان پێش هاوسەرگیری بێن بۆ پشکینەکان هی ئەمان جیاوازە لەگەڵ خانمێکە هاوسەرگیری کردبێن. بەڵێ خۆی ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت تۆ نایخیتە بەر مەجموعەی پشکنینی زۆر بەس ئەگەر بێت بڵێت ترسێکم هەیە کیسم هەبێ پیان بەتەمای زەواجم ئەمێ بزانم وەزع ئەم چۆرە ئێمە نەسیحەتی ئەکەین هەوڵبا لە 12 ڕۆژی عادەکە سۆنەرێکمان بۆ بکە بە شێوەیەکی گشتی لەو کاتە دەرەکەی گەر هێلکانی کێشەیەکی هەبێ ئایا زەعیف بێ هێلکە دروست نەکات کیسە وردەکانی هەبێ یاخود کیسە گەورەکەی هەبێ ئەگەر زانیمان کیسی هەیە بە سۆنەر چکە سۆنەر بەسیترین شتەکە ئەیکەین کە زانیمان کێشەیەکی هەیە بە سۆنەر ئەو کاتە هەنێ هۆرمۆنات هەیە لە 2 ڕۆژی عادەکە ئەوەی بۆ ئەنێرین بزانی کام هۆرمۆنەت یەک چۆ تووشی ئەم کیسەی کردووە کەمێک هۆرمۆنەک بڵین فەحسەکان جیاوازیە لەیەکێک کە ژن بێ و مناڵی بێ یاخود لەیەکێ بەس بۆ سووری ماگانەکە بە شتێکی بەسیتە زۆر نییە. باشە دکتۆرە دروستبوونی کیس مەترسی ئەوەی هەیە کە ببێت بە شێرپەنجە پێشتریش وەرزان پرسیارێکی وام لێ کردیتەوە. بەڵێ نسبەتێکی زۆر کەمیان هەموو کیسێک نەخێر. باشە ئەو خانمانی کە تووشی شێرپەنجەی منداڵدانە بن دیارترین نیشانەکانی خۆی لە چیا بینێتەوە؟ دیارترین نیشانەکانی تێکچوونی سۆڕی ماگانەیە یان زوو نەزیف ئەبێت یاخود سیرەکەی سۆڕی ماگانەکەی زۆر دواکەوێت کە سۆنەری بۆکەی ڕەحمی هەڵا ئاوسێ یان سیرەکەی گرەیەکە زوو دروست ئەبێ یاخود گرەیەکە لە پڕێکا گەورە ئەبێ یان سوتفە بە ئازارێکێ بۆ لامان ئەگەر گرەیەک پێچی خوارد بێ یاخود چۆن ئەڵەیت دەمارێکی خوێنی تەقیبێ سوکە ئازارێکی بۆ دروستەکە ئەو بە احتیاطیە بۆ ئەوە زۆر کەم هەیە کە بڵێ زۆر گەیشت بێتە مەرحەلەیەکی متەتەور زۆر زەعیف بێ و زۆر ناڕەحەت بێ ئینجا بێتە لامان چونکە شێرپەنجەی مناڵان تۆزێک یعنی الحەمدولیلا ئاسانتر دەرەکەوێت لەبەر ئەوەی بە شکڵێکی عام خوێنبەربوونێکیان لەگەڵایە ئافرەتیش کە خوێنبەربوونیە بێ ئەچێ بۆ لای دکتۆر بە زۆر جار ئافرەت لەبەر ئازار لەبەر ناڕەحەتی لەبەر دواکەوتنی سووڕی ماگانە ئەوەنە لەوانەیە لەبەر مەشغەڵەتی ژیانی زۆر سەرانی دکتۆر نەکە بەس کە نەزیفەکە هات سووری ماگانەکە تێک چوو سەرانەکات. باشە دکتۆرە چارەسەریەکانی شێرپەنجەی منداڵدان خۆی لە چیا بینێتەوە؟ خۆی چارەسەرەکانی بەڕاستی ئەبێ بزانی لە چه مەرحەلەیەکایە لە کەیە هەنێ جار کە کورتە بەپێی تەمەنی طبعا نەخۆشەکەش فەرق ئەکات هەمانە گەنجە هێشتا مناڵی ئەوێ شێرپەنجەکەی لە مەرحەلەیەکی متەتەورانیە ئەمانە عادەتەن بە تیم قەراری بۆ ئەیرێ ئایا بەس بە کورتاجێک ئایا بەلابردنی ڕەحمێک ئایا بەلابردنی هێلکەیان لەگەڵیا بەپێی تیمەکە و بەپێی مەرحەلەی نەخۆشی ئافرەتەکە بەپێی تەمەنەکەی عیلاجەکانی فەرقەکە بن بڕەبێت کە چارەسەریەکان ئەگەر ئینشاءالله نەگەیشت بێتە مەرحەلەیەکی زۆر پێشکەوت و هەموو شتی عیلاج. باشە دکتۆرە تیشکی منداڵدان بۆ خانماناکەن کە مەترسی یاخود ئێوە پێشبینی دەکەن لەم جۆرە خۆشییان نەبێ؟ نەخێت تشکی مناڵان تەنها بۆ گیرانی پۆری فالوبە بەس پشکنینی تر هەیە کە ئێکی ئەگەر ترسی ئەوە دەبێت یەک لەوانە کورتاجێکی چۆنەڵی پارچەیەک وەرئەگری و ئەینێری بۆ زەرع سۆنەری مفەسەڵمانەیە سۆنەری فریدیە بە ناوگیان بەسەرسک ئەشعەی تەنووریمان هەیە چەند فەحسێکی خوێن هەیە کە تیومەرمارکەری پێ ئەڵێن ئێمە بۆمان دەرئەخا کە ترسمان هەبێت لەم ڕەحم ئاوسانەیان ترسمان نەبێت. باشە دکتۆرە دەزانین کە لێسادا تەنانەت ئەو خانمانیشی ڕەنگە تەمەنێکی وهایان نەبێت کە وەکو ستاندارد ئاماژەی پێ دەکرێت تەمەنی گونجاوە بۆ هاوسەرگیری لە سەرەتاکانی تەمەندان بۆ هاوسەرگیری گرفتێکیان هەبێت ئێوە تیشکی منداڵدانیان بۆکەن بە دیاریکراوی دەمەوێت بزانم لە چ تەمەنێکەوە ئێوە ئەم تیشکە ئەنجامەدەن بۆ خانمان. خۆی ڕەبتی بە تەمەنەوە نییە ڕەبتی بۆ هەیە کە کێشەکە چییە ئایا ئەم ئافرەتە چەند ساڵە مناڵی نەبووە سەبەبی مناڵبوونەکە دۆزراوەتەوە یان سیرەکەی هیچ کێشەیەکی نییە و تۆ مێشکت ئەچێ بۆ ئەوەی کە بۆری گیرابێ جاری وایە دوای 2 ساڵێکین جاری وایە دوای ساڵێکیکەین جاری واشە هەنێک تەمەنی تۆزێک لەسەرەوەیە تۆ ناتوانانی بڵێ وەرە من ساڵێک عیلاجت ئەیەمێ و اینجا دوایی فەحسی بۆریت بۆ ئەەکەم نەخێر چونکە تۆزێک تەمەنی هەیە نامانەیە کات بڕوە زانیمان 5-6 مانگ عیلاجت دایە و
حمل دروست نەبوو هیچ کێشەیەک نەبوو ئەڵی باشتر ئەشعەیەک بگرینەوەکو کێشەیەک لە بۆریەکان باشە دکتۆرە پێم خۆشە لە کۆتاییدا گەر قسەیەکی دیاریکراوت هەبێ بە گشتی ڕێنماییەک من پرسیارێکم لات چوو بێ جەنابە بێت خۆش بێت لێرەوە بڵێت وڵی من لەبەروی ئەم نەخۆشیانە زۆر ڕوون تێ ئەکات لە عیادا ئەمێ بەس ئەوە دڵنیان کەمەوە کە ئەگەر یەک لاژ نەمێنێ بەلاکەی تر تاکید بن کە مناڵ ئەبێ ئەمە یەک ئەگەر هەردوو لاژ نەمێنێ ینی شکور بۆخوا ئێستا بلووری هەیە بە ئاسانی ئەتوانە ئەو ئافرەتانە مناڵیان ببێ یعنی شتێک نییە من زۆر جار یەک لایلا چۆن ئافرەتەکە خۆی تووشی نەخۆشی نەفسی ئەکا و بێتاقەت ئەبێ و گەیشتۆتە ئەوەی جیاببوونەوە بێوتێتی من یەکێکم لابرا ئیتر قەت سکم نابێ نەخێر خی گەورە دوو بۆری دروست کردووە لەبەرەوە مەجال هەیە یەکێکیشت نەمێنێ بەوی کەم بێ هەردوو کیشی نەمێنێ ئینشاءله ئەنابیب هەیە و زۆرە و سەرکەوتووە و ئیشەڵا مناڵ دروست ئەبێت ئینشاءله مادوونەبێ دکتۆرگیان سپاس بۆ زانیاریانەی کە بابینەرانی NRTدا سپاس بۆ دکتۆرە دلۆڤان محەممەد پسپۆری دەخۆشیەکانی ژنان و منداڵبوون و نزۆکەی کە بانیا لە ستۆدیۆی بانگ باش کوردستانەوە سەبارەت بە نەخۆشی جیاوازەکانی منداڵدانی خانمان گفتوگۆ و زانیاری پێداین